هەروەک ئاماژەم پێکرد تایبەت بە ڕۆڵ و پێگەی خانمان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ڕوانگەی سەرۆکوەزیران مەسرور بارزانیش ئەمانەوێت میوانێکی تایبەت گفتوگۆی لەگەڵا بکەین تایبەت بەم پرسە بۆ خۆی خانمە خاتوو دکتۆرە ڕێزان ئەنوەر محەممەدەبین کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە بازنەی هەولێر کە میوانە لەگەڵمان بەخێر هاتی دکتۆرە. زۆر سپاس. حکوومەت تا چەند گرنگی بە ڕۆڵ و پێگەی خانمانداوە؟ سەرەتا ئەگەر لە حزبەوە دەستی پێ بکەین ئەو جە بگەڕێنەوە سەر حکوومەت لەگەڵ دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان باوکی ڕوحی نەتەوەی کورد بارزانی نەمر گرنگیەکی تەواوی بە پێگەی ئافرەت داوە، گرنگیەکی تەواوی بە مافەکانی و دەستبەردارکردنی مافەکانی ئافرەت داوە لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی ئافرەتانی کوردستان لە هەمان کاتدا کە لەو شوێنش ئافرەتی شۆڕشگێڕمان هەبووە، ئافرەتمان هەبووە زیندانی سیاسی کراوە، ئافرەتمان هەبووە شەهید بووە. لە سەرەتای دروستبوونی پارتی ڕۆلی ئافرەت دیاری کراوە. لەگەڵ دروستبوونی حکوومەت کە حکوومەتی پارتی دیموکراتی کوردستان بووە، حکوومەتی هەرێمی کوردستان بووە، بە دڵنیاییەوە پێگە و ڕۆلی تایبەت بە ئافرەت درراوە. حکوومەت کابینە دوای کابینەکان ڕۆڵەکان زیاتر کراوە و زیاتر برەو بە پێگەی ئافرەت و دیاریکردنی ڕۆڵەکان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆڵەی کە بە خانمانی داوە بە ئافرەتانی داوە لە چاو حزبەکانی دیکە چۆن ئەیسەلمێنەوە؟ پارتی دیموکراتی کوردستان بەرنمەیەکی داڕێژرا و دراستکراوی پوختی هەیە. ڕۆلی هەر کەسێکی تێدا دیاری کراوە، ئافرەتیش ڕۆلی گرنگی تێدا دیاری کراوە جیاواز لەلایەنەکانی تر کە پێڕۆ و پرۆگرامیان وەکو پارتی تۆکمە و داڕێژراو نییە و دراست کراو نییە. بۆیە پارتی ئەو ڕۆڵەی کە بە ئافرەتی داوە لەو کۆنفرانسی دواییش زۆر بە ئاشکرا دیارکەوت کە 7 ئافرەتی سەرکەوتوو بۆ لەو پۆستەکانی سەرکردایەتی حزبی ڕۆیشتن. ڕێژێ ڕازین کە لەوانەیە چاومان لە زیاتر بێتن ئەکیت ئەو ڕۆڵەی کە لە حزبۆش لە کام سێکتەرانە زیاتر چاوتان لێتی کە ڕۆڵی ئافرەت زیاتر بێت؟ خۆی گرنگە لە سێکتەری حکومی و لە سێکتەری حزبی چونکە تاواکەری یەکترن پێویستە لە هەردوو لایەنەوە زیاتر بکرێت بەپێی ئەو ڕۆڵەی کە دراوەتە ئافرەت و بەپێی ئەو ئیحتیمامەی کە حزبەکەمان بە ئافرەتەکان دەداتن وای کردووە کە ئافرەت خۆی هەوڵ بدات توانای خۆی زیاتر دەربخا زیاتر خۆی بەرەو پێش بە لە ئەوی زیاتر خزمەت بکاتن. باش دکتۆرە ئێمە وەکو ئافرەتان دیدی نیگامان بۆ شتێک گۆشەنیگای ئێمە زۆر جیاوازترە لە پیاوان ئێمە ورتر ئەبینین درستە و ئەگەر بێتە سەر ئەو سێکتەرانەی کە تایبەتن بە تەندروستی ئافرەتان زیاتر پێویستیان بە کۆمەڵێ لایەن هەیە ڕەنگە بۆ پیاوان بەو شێوەیە نەبێت. لە کابینەی نوێم چی کراوە لە ڕووی تەندروستیەوە بۆچی ئەم پرسیارەکەم چکە بۆ خۆتان بەڕێستان دکتۆرن و چ پلانێکیشتان هەیە بۆ تەندروستی ئافرەتان چونکە هەر کاتێک دایکێک سەلامەت بێت ئۆتۆماتیکی منداڵێکی دەرون دروست و سەلامەتیە. بەنسبەت کۆمەڵگەیەکی سەلامەتیش بەنسبەت کابینەی نوێیەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی کە گرنگیەک بە تەندروستی ئافرەت دەدرێتن زۆر بە ڕێژەیەکی زۆر لە نەخۆشخانە لە دایک بووەکان سنتەری مەمک گشت سنتەرەکانی تر سنتەری وشیارکردنەوەی ئافرەتان لە شێرپەنجەیە لە زۆربەی بوارەکان گرنگی زۆری پێدراوە لۆ ئەوی کە مەسەلەن پێشتر بتوانی بۆ نمونە باسی شێرپەنجە بکەین. سنتەری دەستنیشانکردنی شێرپەنجەمان هەیە کە تایبەتە بۆ شێرپەنجانەی کە بڵاون لە ئافرەتان دەتوانن پێشوەختە پشکنینی خۆیان بکەن پێشوەختە ئاگاداری تەندروستی خۆیان بن لەوەی کە لەو پێشهاتی کە دێتە پێشیان سەبارەت بە ئەوەی کە دووگیان دەبن لە هەمان کاتدا سنتەر ینی لە نەخۆشخانەی لەدایک بوون شوێنی تایبەت هەیە ڕێنماییان پێدەدرێت لە بواری لە گشت بوارەکانی تەندروستیەوە لە دەم و ددانەوە لە ڕووی کێشەوە لە ڕووی زۆربەی ئەو بوارانەی کە پێویستە ئافرەت گرنگی بەخۆی بدا ئەو بوارانە ڕەخساوە لەوانەیە هێشتا پێویستمان بۆ بیکە زیاتر بەرەو پێشی بێن زیاتر احتیمامی پێ بدەین بەڵام بە پێی توانای ئێستا کە تێداینە بە ئەکیدی ئیشەکی باش کراوە. بەڵێ بێگومان من هەر ئەوەکو ئیزافەیەک لەگەڵ جەنابتان بە بیری بینەرانی بینینەوەکردنەوەی سنتەری چرا بۆ نەخۆشیە دەرونیە درێژخانەکان کە لەلایەن سەرۆکوەزیران مەسرور بارزانی بڕیاری لەسەردرا سنتەری شێرپەنجە کە دوایین سنتەر بوو گەورەترین سنتەر دەبی نەک تەنها بۆ شاری هەولێر بەڵکو
بۆ هەرێمی کوردستان کە هیوادارم لە کاتێکی زوو تەواو بکرێ دەبێتە سنتەرێکی وا گەورە کە ئیتر خەڵکی ئێمە دەگمەن پێویستی بۆ دەبێت کە بڕواتە دەرەوە بۆ چارەسەرکردن لە بەرەوەی بە شێوازێکی وا پێشکەوتو دروست دەکرێت کە جێگەی دەستخۆشیە و ئینشاءڵڵا سەرکەوتو دەبیتن و لە ماوەیەکی کورتیش تەواو دەکرێتن ئینشاءڵڵا. دکتۆرە زۆر کەس ئەوانەی کە دەنگی نەیارن ئەوانەی کە حەز بە پێشکەوتنی کوردستان ناکەن ئەوەی کە خۆی هەڵەبژێرێ ئەڵێ بۆ بەدەستێنانی کۆمەڵێک امتیازات ئەچێتە پەرلەمان و پێویستت بە امتیازات هەیە پزیشکی پێویستە من وەکو پزیشک کلینیکی تایبەتی خۆم هەیە ماوەی 16 ساڵە و لە کەرتی حکومیش تەعیدم یعنی کاتامانجیوانەوە پەرلەمانەوە چاوەڕێی امتیازاتەوەری نەک من لەوانەیە ئەو 1970 کاندیدەی کە ئێستا لە لیستی 1970 پارتی دموکراتی کوردستانن کەسیان پێویستیان بە امتیازات و بۆ ئەرکە قورسە نەبێ کە بیخەنە سەرشانی خۆیان. ئامانجی ئێمە ئەوەیە کە کوردستانێکی بەهێز دروست بکەین. ئامانجی ئێمە ئەوەیە ئێمە پارتێکی کە خاوەنی کوردستانین و دامەزرێنەری حکوومەتین. ئێمە پێویستمان بۆ نیە بۆ امتیازات بچینە پەرلەمان. من وەکو کچە شەهیدەک ئەگەر باسی ئەوە بکەم من خاوەنی ئەو خاکەم لەبەرەوەی ئەو خاکە بە خوێنی شەهیدان ئازاد کراوە و دەبی منداڵە شەهیدەکان و شۆڕشگێڕەکان و قارەمانەکان پارێزگاری لەو خاکە بکەن. ئەوە بە پێڕە و پلانی پارتیمانە کە ئێمە درێخی ناکەین لە خزمەتکردن. امتیازات لای ئێمە گرنگی نییە. گرنگ ئەوەیە خزمەت بکرێ، گرنگ ئەوەیە کوردستانمان بەهێزتر بکرێ. دکتۆرە پێویستە لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کار لەسەر چ شتێکی تر بکێت بە تایبەتی بۆ پێگە و ڕۆڵی ئافرەتان لە کۆمەلگای کوردستان لە هەرێمی کوردستان کە جێگەکەی بەتاڵە ئیشی لەسەر نەکراوە یاخود ئەگەر ئیشی لەسەر کراوە بەکەم و کورتی ئیشی لەسەر کراوە. بەگشتی ئافرەتان لە هەموو پێگەکان ڕۆلیان هەیە و بواریان پێدراوە. یعنی ئەگەر ئەمە بە تەمەشای بکەین لە وەزیرەوە تا بەڕێوەبەری گشتیە وەکیل وەزیرە لە هەموو پۆستەکان ئافرەت هەیە، لە پۆستی مەکتەبی سیاسیش ئافرەت هەیە. لەوانەیە ئەمە هەوڵ بدەین ژمارەکان زیاد بکرێ بەڵام وەکو پێگە وەکو ڕۆڵ پێگە و ڕۆل لە هەموو شوێنەکان بەشی ئافرەتی تێدا دیاری کراوە و جەنابی سەرۆکیش بڕیاری ئەوەیە کە لە هەموو سێکتەرەکان لە هەموو دام و دەستگاکان ئافرەت ڕۆلی دیاریکراوی هەبێتن و دەبێ ئافرەت تەواجودی هەبێ لەو شوێنانە. دەستەکانت خۆش بێت. سپاس دکتۆرە ڕێزان ئەنوەر محەممەد ئەمین کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە وازنەی هەولێر میوانی کوردستان 24 بووی. سپاس سەرچاو بەڕێزی.